سڵاوتان لێبێت من مامۆستا شۆڕش لە ئامادەی کلێڤەر وانەیەکی تری پۆلی 12تان پێشکەش دەکەم لە وانەکانی ڕابردوودا بەندی 1 لە بەشی یەکەممان باس کرد و بەندی 2 لە بەشی یەکەممان باس کرد. هەندێک پرسیارمان هەیە، سێ پرسیاریمان هەیە لە پێداچوونەوەی گشتی کە پەیوەندی بە بەندی 1 و 2ەیە باسییان دەکەین. پرسیاری سی، 31، 32. لە پرسیاری سیدا دەڵێ ئۆتۆمبیلێکمان هەیە بە خێرایی ئۆتۆمبیلێکمان هەیە کەواتەوە لێکەوتە خێراییەکەیتی لێکەوتە خێرایی ئۆتۆمبیلەکەی 30 مەتر لەسەر چرکە دەڕوات لە کاتی برێکگرتنیدا ڕوبەڕووی تاودانێک دەبێتەوە، تاودانێکی نێگەتیڤ واتە سالب کە بڕەکەی 2 مەتر لەسەر سێکن دووجایە. هەر تایەک چەند خولێت دەخولێتەوە. لە بەندی دوم باسمان کرد لە بەندی یەکەم لە گۆشەلادانی گوتمە هەر کاتێک لە پرسیاری برێت چەند خول، چەندی ڕێڕەوەکە، چەند جار، چەند سوور، ئەو مەبەستی گۆشەلادانە دەلتا ثێتا بەڕیف. دەلتا ثێتامان دەوێت بەڕیف دەیدۆزینەوە. پێش ئەوەی ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی بووستێت هەر تەنێک لە جوڵە دابیتن بوەستێت، تایەکانی ئۆتۆمبیلەکەی لە خولانەوە دەوەستن کەواتە گۆشە خێرایی کۆتاییەکەی 0 دەبێتن. وا دابنە تایەکان ناخلیسچێن و نیوەتیرەی هەر تایەک R 0.3 مەترە. ئەوە دراوەکانمان نووسین. کە دراوەکانمان نووسی هەر دەستیم پرسیارەکەی هەڵ دەکەین، داوای گۆشەلادانی دەکاتن. یاسایەکی لە بۆ گۆشەلادانی بەکاردێنم کە دەلتاتی تێدا نەبیتن، خۆم لە دەلتاتی دەپارێزم. ئەو یاسایەمان هەیە دەلتاتی تێدا نییە کە دەڵێن ئۆمێگا فاینال دووجا یەکسانە بە ئۆمێگا ئینیشیەل دووجا کۆ 2 ئەلفا دەلتا ثێتا. ئۆمێگا فاینەڵەکەمان 0 دووجا یەکسانە. ئۆمێگا ئینیشیەڵەکەمان نییە، بەڵام ئەو خێرایی کە ئۆتۆمبیلەکە هایتی کە تایەکانی خێراییە سەرەتاییەکەی دەکەینە گۆشە خێرایی سەرەتایی. کەواتە پەیوەندیمان وەرگ لە کەرتی دووەم دەمانگۆت لێکەوتە خێرایی لە سەرەتادا دەکاتە R ئۆمێگا ئینیشیەڵ. ئەگەر بە پێی ئۆمێگایەکەی بنووسین کە پێویستمان پێەیە ئۆمێگا ئینیشیەڵ یەکسانە بە لێکەوتە خێرایی لەسەر R. لێکەوتە خێراییەکەمان سیە، نیوەتیرەکەشمان 0.3. دابەشی کەین دەکاتە 100 ڕاد لەسەر چرکە. گۆشە خێراییەکەمان 100 بەڵام دووجایە زائیدەن 2 ئەلفامان نییە، بەڵام لێکەوتە تاودانمان هەیە لەگەڵ ئارمان هەیە کەواتە هەر کاتێک لێکەوتە تاودانمان هەبی لەگەڵ ئار دەتوانین بە ئاسانی لێکەوتە تاودان بکەینە گۆشە تاودان. کەواتە دەڵێن لێکەوتە تاودان دەکاتە ئار ئەلفا. ئەلفایەکەمان پێویستە دەکاتە لێکەوتە تاودان لەسەر ئار. لێکەوتە تاودانەکەمان لێکەوتە تاودانێکی نێگەتیڤە سالب 2 ئارەکەشمان 0.3 ئەنجامەکەی دەکاتە سالب 6.67 ڕاد لەسەر چرکە دووجا. دێدا دەنینەوە جارانی لێکەوتە تاودانەکەمان کردە گۆشە تاودان کە بڕەکەی سالب 6.67 جارانی دەلتا ثێتامان نەزاندراوە. 0 دووجا هەر دەکاتە 0، 100 دووجا دەکاتە 10,000. دوو جاران سالب 6.67 بکەین دەکاتە سالب 13.34. سالب 13.34 دەلتا ثێتاشمان نەزاندراوە. دەلتا ثێتا دەکاتە ئەو 10,000ەکەمان بچێتەوە بەرە دەبێتە سالب دەلتا ثێتا ئەوەی لەگەڵ نەزاندراوەکەی لە ژێرەوە چمان لەگەڵ نەزاندراوەکەیە سالب 13.34 لە ژێرەوە 10,000ەکەمان چۆبەری بووە سالب 10,000. سالب و سالب لەگەڵ یەکتری کورد دەکەینەوە، ئەو سالبە لەگەڵ ئەو سالبەی کورد دەبێتەوە کەواتە ئێستاکە دەتوانین ئەنجامەکەی بدۆزینەوە کە 10,000 دابەشی 13.34 بکەم دەکاتە 750 ڕادیەن. 750 ڕاد. تەماشای هەڵبژاردنەکان دەکەم. هەڵبژاردنەکان 750 ڕادی تێدا بوو هەڵی دەبژێرم.
750 ڕادی تێدا بوو و ڕیڤیش تێدا بوو ئەو ئەنجامی خۆم دەکەمە ڕیڤیش بزانین ئەویشان ڕاست نییە چکو زۆر جا دەبی هەڵبژاردنەکان دەرێ مەسەن ئەیوبی ڕاستە ئەیوسی ڕاستە لە لقێکی دیکەوە دەڵێتن کەواتە ڕادی دەکەینە ڕیڤ کە پێشووتر وەرمانگرتیە دەڵێن چێ دەڵێن هەر کاتێک ڕادی بکەینە ڕیڤ دەلتا ثێتایەکەمان 750 بە ڕاد 750 دابەشی ڕادی دەکەن کە ڕاد 2 پای بوو جارانی داواکراو کە ڕیڤە ئەنجامەکەمان لە بۆ دەرەچێتن 119 ڕیڤ دەردەچێت کەواتە بۆ شێوازە پرسیاری سیەمان گۆشە لادانەکەمان دۆزیوە کە هەر تایەک 119 خولی دەکاتن پرسیاری سیوەکمان هەیە دەڵێ پارچە پارەیەک تیرەکەی تیرە بە دی کەپیتەڵ هێمای دەکەین 2.4 سانتیمەترە لەسەر ڕێڕەوەکی ئاسۆی فرێدرا کە پارەیەکی لەسەر ڕێڕەوەکی ئاسۆی فرێد دەین ئەو پارەیە دەست بە خلۆربوونەوە دەکات بەبێ خلیسکان واتە دەخولێتەوە سەرەتا بە گۆشە خێرایی یعنی ئەوە ئۆمێگا ئینیشیەڵە چی سەرەتاییمان هەیە کە 18 ڕاد لەسەر چرکەیە پاشان هێواش بۆ بە گۆشە تاودانێک ئەلفایەکمان هەیە دەکاتە 1.9 ڕاد لەسەر سێکن دووجا ئەمە لە وەرگرتنی گۆشە تاودان ئاراستەکەی گوتمان بە هەمان ئاراستەی گۆشە خێراییە لە کاتی خێرابوون پێچەوانەی ئاراستەی گۆشە خێراییە گۆشە تاودان لە کاتی هێواش بوونەوە کە گۆشە خێراییەکەمان پۆزتیفە هێواش بنۆشە دەبێت گۆشە تاودانەکەمان گۆشە تاودانێکی نێگەتیڤ بیتن ئەوە سالبێکمان لە بۆ دانام ئەو دووریە چەندە کە لە خلۆربوونەوەکەدا دەبرێت کاتێک کە تەنێک خلۆر دەبێتەوە بەقەدەر چێوەی تەنە خولاوەکە ئەوە دووری دەبریتن چێوەی تەنە خولاوەکەش لادانێکی بە تەنەکە دەبریت کە دەکاتە دەلتا ئێس کەواتە کە دەرێت دووری براوەکە چەندە کە تەنێک دەخولێتەوە ئەوە مەبەستی چییە مەبەستی دەلتا ئێسا کەواتە دەلتا ئێس داواکراوە دەلتا ئێس چەندە یاسایەکمان وەرگرتیە دەلتا ئێسی تێدا بیتن یاسایەکە دەڵێن چی دەڵێن دەلتا ثێتا دەکاتە گۆڕانە درێژی کەوانە لەسەر نیوەتیە ڕێڕەوەکە ئەگە پێی دەلتا ئێسی بنووسین دوولاو دوونێوەندە چی بکەین دەلتا ئێس یەکسانە بە ئار دەلتا ثێتا دەبی ئار و دەلتا ثێتای ئامادەکەم ئارەکەی بە ئاسانی ئامادەکەین تیرەمان هەیە کە تیرەمان هەیە نیوە تیرە دەکاتە تیرە دابەشی دوو تیرەکەمان 2.4 دابەشی دوویکەین دەکاتە 1.2 بەڵام ئەوە بەچێ بە سانتیمەتر لە بۆی بیکەینە مەتر دابەشی سەتی دەکەین کەواتە دەکاتە لە 1012 مەتر ئەوە نیوەتیرەکەمان ئامادە کرد کە دەکاتە لە 1012 جاران پێویستە دەلتا ثێتا گۆشەلادانیش ئامادەکەین گۆشەلادانی چۆن ئامادە دەکەم گۆشە تاودانم هەیە گۆشە خێرایی سەرەتاییمان هەیە گۆشە خێرایی کۆتاییمان هەیە پێش ئەوەی بە تەواوەتی بوەستێت ئەو دەستەواژەیە واتە چ واتە گۆشە خێرایی کۆتاییەکەمان سفرە هەر تەنێک لە خولانەوە بوەستێت ئەوە گۆشە خێرایی کۆتایی تەنەکەی سفر دەبێتن کاتمان گوتمان لە چوار یاساکەی جوڵە بە گۆشە تاودانی ڕێک نەگۆڕ خۆمان لەو بڕێ دەپارێزین کە نیتمان و پێویستمان پێ نییە داواژ نەکرایە کاتە لێرە کاتمان نییە ئەو یاسای بەکاردەینی دیسانەکە ئۆمێگا فاینەل دووجا یەکسانە بە ئۆمێگا ئینیشیەل دووجا کۆ دوو ئەلفا دەلتا ثێتا چوار یاساکە لە بەردەمی خۆت بنووسا کام یاسا هەموو بڕەکانت هەبوو تەنها یەک لە بڕەکانی تێدا نەبوو ئەو یاسای بەکار دەهێنین ئۆمێگا فاینەڵەکەمان سفر دووجا یەکسانە ئۆمێگا ئینیشیەڵەکەمان 18 دووجا کۆ دوو ئەلفایەکەشمان سالب 1.9 دەلتا ثێتامان پێویستە لە بۆ ئەوەی درێژی کەوانەکە دووری بڕاوی تەنە خولاوەکە پارچە پارەکەیە بیدۆزینەوە سفر دووجا هەر دەکاتە سفر 18 دووجا دەکاتە 324 کۆ دوو جاران سالب 1.9 دەکاتە سالب 3.8 دەلتا ثێتا
ئاساییە ئەو 320 بستەوە بەری بتە سالب یاخود ئەو سالب 3.8 دەلتا ثێتای بینەوە بەری سالبە دەبێتە موجب هەر بڕێک لەلای چاوکەشەی بچێتە لاکەی تر نیشانەکەی دەگۆڕێ کەواتە دەبێتە 3.8 دەلتا ثێتا یەکسانە بە 324 دەلتا ثێتایەکەی بدۆزینەوە دەلتا ثێتا ئەو بەر یەکسانە کە 324ەکەی لەسەرەوە ئەوەی لەگەر نەزانراوەکەی 3.8ەکەمان لە ژێرەوە بیکەینە ئەنجام دەلتا ثێتایەکەمان لە بۆ دەرەچیتن 85.3 ڕات دەکرێت لەو پرسیاری داواکاری بگۆڕە پێش ئەوەی دەلتا ئێسی بدۆزمەوە بڵێ ئایا گۆشەلادان چەندە یاخود چەند خول دەخولێتەوە پارچە پارەکە ئەو کاتی ئەو گۆشەلادانەکان بەڕادۆزیوە بە خول چەند خول ژمارە خولەکان دۆزینەوە بە هەمان شێوە 85.3 دەکەمە خول و دابەشی 2 پای دەکەم ژمارە خولەکانمان لە بۆ دەردەچیتن بابین دانێنەوە گۆشەلادانەکەشمان 85.3 جارانی لە 1012 کەم لە بۆمان دەرەچیتن 1.02 مەتر ئەوە دووری ئەو دووریە کە پارچە پارەکە لە کاتی خولانەوەدا دەیبڕێتن پرسیاری 31 بوو پرسیاری 32مان هەیە دەڵێ بارستایەک بە پەتێکەوە بەستراوە کە درێژیەکەی 5 مەترە کاتێک کە بارستایی بە پەتێکەوە دەبەستین و دەیسوڕێنینەوە ئەو بارستایە چەند دوور لە تەورەی خوێندنەوە بە قەدە درێژی پەتەکەی دوور لە تەورەی خوێندنەوەی کەواتە دووری تەنیش لە تەورەی خوێندنەوە هێمای چمان دایە ئار کەواتە ئاری داوەتەمە 50 سانتیمەترە لەسەر ڕێڕەوەکی بازنەی لە وەستانەوە دەست بە جوڵە دەکات هەر تەنێک لە وەستانەوە دەست بە خولانەوە بکات ئەوە گۆشە خێرای سەرەتاییەکەی سفرە چل خولی تەواو دەبڕێت ئەها ژمارەی خولەکانی داوە ژمارەی خولواتە گۆشەلادان بە خول بەڕیف کەواتە دەلتا ثێتا دراوە چل بەڵام بەچی بەڕیف لە ماوەی کاتی خولانەوەکەی 1 منتە کەواتە دەلتا تیمان دەکاتە 1 منت بەر لەوەی بگاتە گۆشەخێرایی کۆتاییەکەی گۆشەخێراییەکەی چەندە پاش 1 دقیقە یعنی گۆشەخێرایی کۆتاییەکە فاینەڵەکەمان داوا کراوە ئەمە ئۆمێگا فاینەڵی بدۆزینەوە بزانە تەمەشا لە دراوەکان کە ئەلفای تێدا نییە کاتە یاسایەکی دەنووسین کە ئۆمێگای تێدابی ئۆمێگا فاینەڵ تێدابی و ئەلفاشی تێدا نەبیتن کام یاسامان لە بەردەستە دەلتا ثێتا دەکاتە 1/2 ئۆمێگا ئینیشیال کۆ ئۆمێگا فاینەڵ دەلتاتی پێویستە کەوانە بکرێتن لەو پەیوەندیدا چکە و پێی دەڵێن بەشینەوە 1/2 جارانی ئەو دوو بڕێ دەلتاتیشمان هەر لە دەرەوەی کەوانەکەیە دەلتا ثێتایەکەمان چل ڕیڤە چل ڕیڤ پێویستە ڕیڤی بکەینە ڕاد هەر کاتێک لە یاساکان لە جوڵەی بەخولدا گۆشەلادانی بەکاربینین دەبی گۆشەلادان بە ڕاد بیتن کەواتە چل ڕیڤی دەکەینە ڕاد ڕیڤی بکەینە ڕاد ڕاستەخۆ جارانی دوو پایە دەکاتە 251 ڕات ئەوە گۆشەلادانەکەمان 251 یەکسانە 1/2 دەکاتە نیو لۆتو ئاسانتر وایە لە جاتێک لە 100 هەموو جاران 0.5 دابنێن گۆشە خێرایی سەرەتاییەکەمان سفرە کۆ گۆشە خێرایی کۆتاییەکەمان داوا کراوە و کاتەکەشمان هەیە بەڵام دیسانەکە کاتەکەمان بە سێکن نییە یەکەی نێودەوڵەتی کات دەبی سێکن بیتن کەواتە دقیقەی بکەینە چرکە جارانی 60 هەر دقیقەیەک 60 چرکەیە کەواتە 1 جاران 60 دەکاتە 60 سێکند کەواتە هۆشمان جارانی 60 250ەکە 51 صفر کۆ ئۆمێگا فاینەڵ هەر دەکاتە ئۆمێگا فاینەڵ نیو جاران 60 دەکاتە سی کەواتە ئەمەیان دەکاتە سی ئۆمێگا فاینەڵ ئۆمێگا فاینەڵ یەکسانە ئەوەی لەگەر نەزانراوەکەی سیەکە لە ژێرەوە 251 لەسەرەوە 251 دابەشی سی بکەم دەکاتە 8.37 ڕاد لەسەر چرکە لە کۆتای پرسیارەکە دەمەوێت شتێکت پێ بڵێم مەرجنیە هەر شتێک لە پرسیاری بداتەوە تو بەکاری بینیوە بزان لێر لە پرسیارەکەیدا ئارمان هەبوو بەبێ ئەوەی سوودی لێوەرگین پێویستمان پێی نەبوو دۆزیمان یعنی بەکارمان نێنا دەشکرێ پرسیار هەمان پرسیار بیتن بەڵام داواکاری بگۆڕێتن
بۆ نێستەکە لەو پرسیارێ برێن ئایا لێکەوتە خێرایەکەی خێرایە کۆتاییەکەی دەبێتە چەند ئەو کاتی بە ئۆمێگا فاینەڵ و بە ئاری دەتوانین لێکەوتە خێرایەکەی ئامادەکەین یعنی ئەوەی کە ئێستا باسی دەکەم زیاد لەسەر پرسیارەکەیە پرسیارەکە داواکاریەکەی تەواو بوو مەسەڵەن ئێستا برێن لێکەوتە خێرایی کۆتاییەکەی چەندە خێرایی کۆتاییەکەی چەندە دەرێن ئار ئۆمێگا فاینەڵەکە ئارەکەمان بە سانتیمەترە بیکەینە مەتر دابش سەتی دەکەین دەکاتە 0.5 ئەو کاتی دەرێن 0.5 جارانی 8.37 بە نزیکەی دەکاتە 4.2 مەتر لەسەر چرکە ئەوە ئۆمێگا فاینەڵ دەکرێت گۆشە تاودانش بدۆزینەوە دەکرێت گۆشە تاودانش بدۆزینەوە هەر لەسەر ئەو پرسیارە یعنی داواکاری بگۆڕێ ئەو کاتی دەرێن ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینەڵ کەم ئۆمێگا ئینیشیال لەسەر دەلتاتی ئۆمێگا فاینەڵەکەمان کە دۆزیمانەوە 8.37 ئینیشیالەکەمان 0 کاتەکەشمان 60 دابەشەکەی دەکەین و لە بۆمان دەرەچێتن بەڕات لەسەر سێکن دووجام بە هیوام سوودێکمان گەیان دەبێت